ئەو بڕیارەی کە دەسەڵاتدارانی عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری لێدا بوو بە وەستانی گەشتە نێودەوڵەتەکان بۆ فڕۆکەخانەی سلێمانی و هەولێر کەوتە بواری جێبەجێکردنەوە دوای ئەوەی هەوڵێکی زۆرماندا بوو ئەوەی ئەو بڕیارە جێبەجێ نەکرێ یا مدەیەکی کەمان بنێ بۆ ئەوەی دابنیشین گفتوگۆی لەسەر بکەین بەڵام بەداخەوە تا ئەم کاتەی کە من قسە بۆ ئێوە ئەەکەم ئەو نامە فەرمیەی کە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و نێرا بۆ بەغدا بۆ وەزارەتی گواستنەوەی عێراق بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی نییە بە هیچ جۆرێک. ئەم فڕۆکەخانەی هەرێمی کوردستان لە ڕۆژی یەکەمی دروستکردنیەوە لە ڕۆژی یەکەمی بەگەرخستنیەوە هەتا ئەم ساتە وەختە هەموو بڕیار و ڕێنمایی و یاسا و ڕێساکانی یاسای فڕۆکەوانی عێراق و ڕێنمایەکانی وەزارەتی گواستنەوەی عێراقی جێبەجێ کردووە لە هەموو بوارەکانە. دەرکردنی ئەم بڕیارە لەم کاتەدا بڕیارێکی کتوپڕ بوو بۆ فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان کاردانەوە بوو لە بەرامبەر هەڵوێستێکی دیاریکراو کە هیوادارین ئەم ڕاگرتنێکی کاتی بێ